باهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی تا بێت دابەزێ، بەڵام دۆلارەکانتان مەگۆڕنەوە یاخود دەستکاری مەکەن، دینارەکانیشتان مەکەن بە دۆلارە. مە قسەی من نییە، قسەی شارەزایەکی ئابووری و بواری دراوە کە بە ئێمەی وتووە. ئەمڕۆ 100 دلار هاتە 142,250 دینار. من با تێتان بگەێنم بۆ دەستکاری نەکەن و ئەو کەسەی شارەزایە بە منی وت لە بەرمادام شمەکیش لەگەڵ یا هەرزانە بێ بۆ دەستکاریەکەن، نە دینارەکانتان بکەن بە دۆلار، نە دۆلارەکانتان بکەن بە دینار. جوانتر بۆتان ڕوونەکەمەوە، ئەگەر بایی دەفتەرێک ئێستا کاڵا بکڕی یان با ئاسانتر ئەگەر ئۆتۆمبیلێ بکری بە دەفتەرێ دۆلار، لەگەڵ ئەوەی کە دۆلار بە 150,000 بوو ئەمڕۆ بە 142,000 1 ملیۆن دینار فەرقی هەیە و هەرزانتر ئێوە ئۆتۆمبیلەکەتان دەست دەکەوێت. ئەگەر ئەو ئۆتۆمبیلە بای 150,000 دینار بوو 1,250,000 دینار فەرقی هەیە. واتە لەسەر بەرمەبنای ئەوە ئەم قسەی کردووەم شارەزایی ئابووریە کە بۆ دۆلار بگۆڕیتەوە بە دینار لە کاتێکا بەردەوام لە دابەزینایە، نرخی نەوتیش لە دابەزینایە و ئێمە قسەمان لەگەڵ بازاری دۆلاری هەولێرا کردوتیان ئەگەر نرخی نەوت ئاوا بە کەمی بمێنێتەوە لە هەفتەی داهاتوو نەک 142 دێتە 140,000. بۆیە ڕێنمایی ئەوەیان کرد کە دەستکاری دۆلار و دینارەکانتان نەکەن چۆن هاتووە بە ئاوا بڕوا و بازاڕی دراوی هەولێریش ئەمەی بە ئێمە وت کە هێش خەڵک هیچ قەرەباڵقی دروست نەکردووە لەوەی پارە بگۆڕێتەوە، دۆلار بگۆڕێتەوە، دینار بگۆڕێتەوە، لەبەرەوە خەڵک پارەی پێ نییە، موچە وەرنەگیراوە، بازرگانەکانیش حکومەت دۆلاریان پێدا، بۆیە بازاڕەکە هەروەکو خۆی وایە. هیوادارم ئەوەی دۆلاری هەیە هەر هەی بێت و ئەوەی دیناریش هەیە زیاتری.